ليس أمن العراق وتركيا فحسب. حکوومەتی بەغدا فشارەکانی زیاد دەکات دژ بە کوردستان و لە ئێستادا داخستنی ڕێگای بەغدا کەرکووک لە خاڵسەوە بەڕووی شۆفێرانی بەرهەڵگردا نیگەرانی تەواوی شۆفێران و کاسبکارانی بەدوای خۆیدا هێناوە. تەمان لە نەجەف کۆمپانیایەوە بەرهێنان لەوێ ئیشمانە کرد. ئێستا لە کاتی ئەم ڕیفراندۆمەیە تۆزێک جموجۆڵێک هەیە ئێمەش هەستاین بە گەڕانەوە لە ڕێگەی خاڵس چەند چەگارێک لەسەر ڕێگایان پێگرتین و سوکایەتی و جنێوان و ڕیفراندۆمە و بگرە ڕێگاکە زۆر زەحمەتە سیاری بارهەڵگر هەر بۆی نییە هاتوو چۆبکای داواکارین لە نەتەوەیە گرتوەکان لە هەموو ئەوانەی کە بەرپرسن لەم ئیشوکارانە بێنە جواب لەسەر ئەم شتا چونکی بەڕاستی سزادانی خەڵک لا يأزمون الوضع يعني أزيد من اللازم عالم يريد يعيش عالم تعبان عراق تعب من هیوادارم دۆخەکە زیاتر قوڵ نەکرێتەوە خەڵکی دەیەوێت بژێت هەموو میلەتمان دوو بووە نازانم بۆ ڕێگەیان داخستووە و کەسابەتیان لێمان پەکخستووە ئەم عێراقە لەوەتەی هەیە هەر خەریکی شەڕە بەسە چیتر بەرگی شەڕی تر ناگرین کورد و عەرب لەکوێوە هاتوون سیاسەکانی بەغدا بەسە بهێڵین با بژین ئێمە هەرچیەک بێت دەبێت پێکەوە بژین و ئەگەر کورد جایش بێتەوە هەر دەبێت پێکەوە بژین. يعني أسرع ما يمكن يريدون دم يجري دم ما حرام يعني الله ما يقبل هيك. ئەفسەرێکی پۆلیسی بەرگری و فریاکەوتن لە دوایین خاڵی پێشمەرگەدا لە سنووری خورمات و لەسەر داخستنی ڕێگای گشتی کەرکووک بەغدا لە ناحەی خاڵسەوە بە کورتسات نیوز دەدوێت. ئێمە ئیشوکارەکانمان زۆر ئاسایی بووە هیچ ڕێگریەک لەلایەن ئێمەوانەیە بۆ هیچ جۆرە ئۆتۆمبیلێک دروست نەبووە بۆ هاتوچۆ زۆر ئاسایی بۆ لای ئێمەوە بەڵام بەداخەوە لە ڕۆژی ریفراندۆمەوە هەتاوکو دەگاتە ئەمڕۆکە لە بازگەی خاڵس بەرگرانێکی زۆر بۆ ئۆتۆمبیلەکان دروست کراوە و بۆتە هۆی ئەوەی کە جوڵەی هاتوچۆ لە بینی شارەکانی هەرێمی کوردستان و ناوچەکانی تری بەغدادا کەم بێتەوە. حکوومەتی عراقی لە بەری دانووسان و گفتوگۆ بە شێوەیەکی دیموکراسی وەکو کاردانەوەیەک دژی ڕفراندۆمەکەی کوردستان دەستی کردووە بە سزادانی هاوڵاتیان بۆیە کاسبکاران داوای نێوەنگیری نێودەوڵەتی دەکەن لەسەر و بڕیارە شۆڤینیانەی کە بەغدا دژی کوردیەک لە دوای یەک دەیدات. کاروان حەبیب کورتسات نیوز خورمات و